تارا ڕەسوڵ یەکێک لە گۆرانی بێژە دیار و جانخۆشەکان کە بێگومان نزیکەی 30 ساڵە گۆرانی ئەڵێت و دیارە لە نێو دنیای گۆرانی موزیکی کوردیا و هونەرمەند تارا ڕەسوڵ هەمیشە بە ستایلە جیاواز و تایبەتەکەی خۆی ناسراوە و یەکێکە لەو گۆرانی بێژانی کە هەمیشە بێگومان تێکستی جیاواز و تایبەت و هەمیشە ئاوازێکی تایبەتیش کاری لەسەرەکە. دیارە هونەرمەندە زۆر کەم هەبوو یاخود ئەگەر بڵێم دەگمەنە تارا ڕەسوڵمان لە گۆرانی شادە بینی بێت، بەڵام لە ئێستاە بڵاو کردێتەوە کە نوێچین بەرهەمی خۆی کە بەرهەمی ئەو یارەیە بەرهەمێکی شادە بۆ دەنگە تایبەتەکەی خۆی وتوێتەوە و بڵاو بێتەوە. هونەرمەندی دیار تارا ڕەسوڵ بە بەرهەمێکی جیاواز دەرەکەوێتەوە لە چەناڵی تایبەتی خۆی ڤیدیۆکلیپی ئەو یار بڵاوکاتەوە. ئەو یارە بەرهەمێکی شادە و میلۆدی ئاریۆس و تێکستی مازیار فایقە. كان كهالبر كجار مكا ألم بديار ياري ألم باي الشار مكا بابيت الدسمة